ئێستا لە وەزارەتی دەرەوەی عێراق فرسەتێکەیە کەوا گەنجان ئەتوانن سوودی لێ ببینن، دەرچووی زانکۆکان ئەتوانن سوودی لێ ببینن بۆ دامەزراندن و هەروە کارکردن لە سەفارات و قونسوڵێتەکان لە دەرەوەی وڵات. ئەوش ئەوەیە هەموو چەند ساڵ جارێک لە بەغداد لە وەزارەتی دەرەوە لە پەیمانگەی دیبلۆماسی ئەکرێتەوە، ئەو پەیمانگەی ئەکرێتەوە و فرس دەرگاکاتەوە بۆ هاوڵاتیان بۆ ئەوانەی کە دەرچووی بەشی یاسان، علوم سیاسەن، ڕاگەیاندنن، زمانی ئینگلیزی، فەڕەنسی، ڕووسی، ئیسپانی، هەروەها تەربیە و ئاداب و بواری ئابووری، ئەوەی ئابووری تەواو کردەوە، ئیداری تەواو کردەوەی بەشی ئاماری تەواو کردووە و تەمەنی لە نێوان 22 ساڵ تا 35 ساڵە و دەرچووی ئەم شوێنانەیە ئەتوانێت بۆ ماوەی هەفتەیەک فرسەت هەیە لەمڕۆ تاکو کۆتایی هەفتە کە لە پەیمانگای دیبلۆماسی وەرگیرێ لە بەغداد و فۆرم و ماڵپەڕێکەیە بتوانێت سەردانمان کات لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی لە قاتی چوار لە نووسنگەی من ئەیدەینێ و هاوکاریەکەین و بەرچاوی ڕوونەکەینەوە کە وەرگیرا لەو پەیمانگەیە ئەو کاتە مودەیەک لە وەزارەتی دەرەوە لە بەغای شەکات فێرێکن چۆن لە سەفارەتەکان کار بکات، چۆن لە قونسولیات لە دەرەوەی وڵات کار بکە و ئەو کاتە ئەو کوردانە ئەمانەی کە ئەچن لەوێ وەرەگیرێن کەدا ئەمەزرێن ئەتوان لە سەفارەتەکان لە دەرەوەی وڵاتان لە ئەوروپا، لە کەنەدا، لە یابان، لە شوێنەکانی کە کار بکەن و خزمەتی گەلەکەمان بکەن. بۆیە فرسەتێکی باشە لە ڕێگەی جەنابتانەوە داوە لە هەموو دەرچوانی زانکۆکەین حەزەکەین کەوا زۆرترین ڕێژەی کورد لە سەفارەتەکان هەبێت تاکو خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەن.